من پێش 15 ساڵ لەوە پێش ئیوی ئیعادەی تەشکیلی عەقلی کوردی من ئەزمەی عەقلی کوردی بوو بەڵام ئەم لەو مەوسوعەی نووسی بووم هێشتان تاچی کورد لەو ڕێیە بەڵام نەگەیشتە ئەوەی کە ناوی لێ بنین گەیشتە ئەو ڕادەی کە ناوەکە باشکە بین لە ئەزمەی عەقلیدایە چکە لە عەرەبی 12 تا 13 کتێب هەیە لەسەر ئەزمەی عەقلی عەرەبی طبعا بەدەلیل و بەڵگا باشیان هینایە و هەندێک راپۆرتی نێو دەوڵەتیش زۆر جوان پشتیوانی ئەو قسەیە کە لە ئەزمەی عەقلیدان مەسەلەن لەوانە ئەو نۆ پرۆژەیەی عالەمی لە بۆ چاکسازی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر بەوردی باز لە داتا دەکا کە بۆ نمونە خوێندنەوە چۆنە لە وڵاتانی عەرەبی ئاستی ڕەوشنبیری بۆ نمونە ئەو ئەوانەی جائزەکانی دووەلی دەدرێ ناویان ناوەکەم لەبیر چووە نۆبل ئەی نۆبل ئەوەندەی مەسەڵەن درایتە خەڵکیتر وازم هەتا ئێستا دوو درایتە عەرەبی ئەیش لەسەر مەسەلەی ئەدەبیە ئەوەندی ئەمزانین لە مسرە لە هیچ جێشکە نییە تەقریری تەنمیەی دووەلی هەیە ئەوانە هەموو پاڵپشت دەکەن کە ئەو کتێبانە چکە عەرەب زۆر خۆلەوە دەپارێزن دەرێن ئێمە هەر تاریخی ئێمەیە سەقافەتی ئێمەیە زۆر پێیان ناخۆشە ئێستا وەسفیان بکرێت بە ئەزمەی عەقلی خۆ کوردیش ئێمەش هەروە بووینە ینی ئێستا ئەوە حالەتەکی نوێیە کە ئێستا ئەمە بتوانین بگەینە ئەو ڕادەی ناو لە خۆمان بین تەبعاً هەمومان دەگرتەوە پێشی هەمومان ئەمێن برین وەڵای لە ئەزمەی عەقلی داین ئەگەر بەراورد بکەین لەگە عالەم ئێمە زۆر دواکەوتوین ینی تەعەجوبم دێ سەرکردایەتی ئێمە بیر لەوەی نەکاتەوە ڕۆژێک هەوارکە برێ ئەرێمنە و سیارە و سیارانەی لێ دەخڕم ئەو جلو بەرگەی لە بەرما ئەو خانووی تێدامە هیچی بەرهەمی خۆم نییە هیچ شتێک چەند ناخۆشە چەند عیبە ئەمە لە عالەمێکدا دەژین نزیکەی 8 ملیار و شتەکە خەڵکی هەموو لە سنعات و لە تەکنۆلۆجیا و لە داهێنان ئەوەندە پێشکەوتوو بیئەتوو بەس بیخۆی لەبەر هەندێک ڕاستی نەزەریەک هەیە ئاشکرا نییە بەس پێی دەگوترێ ملیاری زەهەبی گۆڵدن ملیار یعنی لەو 8 ملیاری گوتیان وڵای ملیارێک حەقی ژیانیە ئەم تەمەشام کرد بە جێرێ ئەوەی ئێمەی کورد هەر حەقی ژیانمان نییە بەس بارگرانین لەسا نەداهێن نەفتی بن عەردێ دەخۆین خوای گەورە زراعەتی پێدایناوە هیچ شتێک نییە ئیمە بخۆم ینی زراعەتەکەش بە کەلوپەلی خۆمان ناکەین ئەوانە ئەو لەو کتێبە زۆر بە دوور و درێژی باسکرایە هۆکارەکەی مەسەلەن چۆن کورد معجیبە بە مەسەلەن هەندێک شتی خوار و خێچ دەگاتە ڕادەی ئەی پێی دەگوترێت تەقەزم سەقافی هەر میلەتێک تووشی تەقەزم سەقافی بوو زۆر مقەلیدیش دەبی مقەلیدەکەش برێت چۆنە لاسایی مەسەلەن لاسایی ڕۆژ ئاوای دەکەوە لاسایی لایە چاکەکانی بکەوە نە لاسایی لایە خراپەکانی دەکات ئەم زۆر ورد تێبینیم کردیە بۆ نمونە مارکسیەکانمان کات خۆی هەندە شوێن هەبوو مارکسیەکی جوان بوون بەڵام هەندە شوێن هەبوو مارکسیەکی زۆر ناشیرن بوون بۆ نمونە پۆل پۆت و ئەزمونەکانی ڤێتنام و کەمبۆدیا و ئەوانە یان حتا ئەزمموی ستالینی ناشیرنەکان مارکسیە کوردیەکانی خۆمان زۆری لەسەر ئەو ڕێبازە دەڕۆیشتن زیاتر بۆ نمونە وجودیەکان ئەسەمان وجودی سارتەریمان هەیە کە توندە و ینی بێدینە و وجودی کیرکیزاریشمان هەیە تاڕاتێک هەمووی ئەو یەکەم بوون ئەوی ینی ئاگادار بین ئەو ئەمە لەبەر چی ئێستا دەرێن خەریکە گەیشت بینە ڕادەی ئەوی وەسفی تاچی کوردی بکەین برین لە ئەزمەی عەقلیدایە کە هەمومان دەگرتەوە لەبەرەوەی ئەگەر لە مسەقەفە ئەڵمانیەکان وابوون و مسەقەفە ئیسلامیەکانیش وابوون ئێمە معنای دەکا ئەزمە لە ئەزمەتی ڕاستەقیندا ئەجا ئەمە لەسەر ئەوەی تۆزەک دەوەستم ڕۆشنبیرانی ئیسلامی و ڕۆشنبیرانی عەلمی تەبعاً ئەمن بە هیچ نەوعێک پەیامم لە بۆ طبقەی گەندەڵکاران لە کوردستان یەچکە ئەوە طبقەی ئینسان نینە هەر ئینسان نییە ناوەتەنی هەیە گەندەڵکار لە هەر شوێنێکبی وەتەنیوی ئەو شوێنەیە کە گەندەڵی لێ دەکرێت دەنا وەتەن وشتیوای نییە چەند ناخۆشە ئەوە بی و ئەتوو مسەقەف بی جا مسەقەفە مامۆستای ئاینیە مامۆستای زانکۆیە نووسەرە ئەتوو وەکو برێی پینەچی ئەوەی بی
ئەمن هیچ جۆرە پەیامەکەم لە بۆ ئەوی نییە لەبەر ئەوەی ئەو لە ئینسانیت داشۆرەوە لە وەتەنیت داشۆرەوە هیچ علاقم پێیاندانە بەڵام ئەمن ڕووی قسەم لە ڕەوشنبیرانی ئەی پێی دەگوترێ مەدەنی و ئەلمانی لەگەڵ ڕەوشنبیرانی ئیسلامی ئەوانەی دڵسۆزن ئێستا لێک جودابووینەوە لە کوردستان هەریەکە بە جۆرێک ئەوەش لە قازانجی چێە دوو جیهت قازانج لەوانە دەکا کە ئەوانە لێک جودانە و تێکدی ناگەن و حیوارەك نییە ئەمن ئەو قسە و گفتگویم ئەوەیە پانتاییەکی هاوبەش لە بۆ ئەو دڵسۆزانە ببینەوە کە هەیە ئەوەی قازانج لەوانە دەکا یەکەمیان داگیرکەرانی کوردستانە دوو ئەو تەبەقە گەندەڵەی کە لە کوردستان هەیە ئەو دووە قازانج لەوە دەکەن وە ئیشیش لە سایەوەی دەکەن کە ئەوانە لێک دوون ئەمن ئەگە وەسفەتی ئەوانە بکەم یعنی کە وەبی نەرێن ئەمە چۆن ئەوە یعنی لە چێتی نایە ئەمێن لە دنیای گەڕایمەوە دکتۆری زۆر گەڕای ئەوش گەڕان کەمم دیتێ لە دنیای هەنچی مسەقەفی کورد دژی دینی خۆی بی ئەمن هەمووی نارێم کە لێشی دەپێچێت نازانی لەبەر چیە کەمم دیتێ ینی لە هیچ وڵاتە چی هەنچی ڕەوشنبیری کورد حساس بی بەرامبەر دینەکەی خۆی بۆ شەرتێک کە زۆریشی لێ دەپێچوە بە هەڵە تێگەیشتە ینی ئەوەی کە ئەو دژایەتی دەکا هەندێکی ڕەنگە حەقبی بە غەڵەتی تێگەی هەندێکی هەیە ڕەتفعلەکی غەڵەتە ئەوە بەشە ڕەوشنبیرە ئەلمانی ئەدی ڕەوشنبیرە ئیسلامیەکە وەرە بڕۆ بگەڕێ لە ناو عەرەب بڕۆ ناو تورک بڕۆ ناو فارس بڕۆ ناو هەرچێک هەموو ئیسلامیەک لەوێن دەرێ زۆر وەتەنیە مووی ئیسلامیمە لە کوردستان هەمووی نارێم بەشی زۆری حەزی لێە لەگە دژمنی میلەتەکەی مەدحی بکە پێیدا هەربرێ هەرچی هەبی پینەی لە بۆ بکە بیکە یعنی ئەوە لە هیچ جێکی دنیای نییە ئەو دوو وەسفەی ڕەوشنبیری ئیسلامی بەو شێوەیە و ڕەوشنبیری ئەلمانیش بەو شێوێ لەبەر هەندێ زۆر کات و ساتی ئەوەیە ئێمە پرۆژەیەک ئێعلان بکەین بۆ ئەوەی یەکیان خەین ئێستا مەسەلەن نمونەکی زۆر واضح هەیە لەلایەن ڕەوشنبیرانەوە کە لەسەری دابەش بووینە بڵین قەزیە غەزە هەیە غەزە و ئیسرائیل قەزیەش کە هەیە کورد و تورکیا بڵین ئەو دوو نمونە کە لی دابەش بووینە قسەمان ڕوومان لە وا بڵین ڕەوشنبیرە ئەلمانیەکەیە غەزە یان فەڵەستین وەکومە لە ڕێزی حرەکاتی تەحەڕوریە داگیر کراوە ئیسرائیلیش دەوڵەتەکە داگیرکەرە چۆن دەبێت تو عاتفت لە بۆی هەبی یعنی هەر قەزێکە وە یعنی تو دەبی دائما لای ئەوانەی خۆت بی ئەو جێ سەدەینەوە سەر ئەوە قەزیێت جارەچتر ئەو جارە کورد و تورکیامانەیە ڕەوشنبیری ئیسلامی عینی ئەتۆ ئەو قەزەیەکە ئەتۆ ئەگەر بەرامبەر غەزا کە مووقفەکی جوانت هەیە وەرەوە لێرش عینی مووقفی جوان تەبی تەئیدی مەزلوم کە دژی زاڵم یعنی هەردوو لابزان ئەو تێکگیرانە چی لە ئاخیریدا دەبینین نەبوونی معلوماتە ڕەنگە با بڵێن ڕەوشنبیری ئەلمانی نەزانی ئەمە چەند خاڵی وێکچوومان لەگەر فەڵەستینی هەیە نەک لەگە ئیسرائیل بۆ نمونە هەردوو لامان لە سیڤەر لە مادەی 94 دەوڵەتی ئیسرائیل و دەوڵەتە ئەوەکاندا دەمەزرێن هەر یعنی داگیرکەری مەز عینی بەو مادە دروستوە داگیرکەری فەڵەستینش عینی بەو مادەیە دروستوە بزانە ئەمە کراینە 4 بەش عینی فەڵەستینش کرا 4 بەش لە سەرەتادا بەشێک یەخرا سەر مسر بەشێک یەخرا سەر ئوردن ئەس ئێستا عینن وا خۆتەکە دێتەوە بەشەکیان بووە ئەوەی نێودەوڵەتی بەشەکیش ئیسرائیل بردی پێدا بڕۆ ڕەنگە 12 خاڵی هاو بەشمان هەیە کە ئێم کورد و فەڵەستین وەکویەکە یەک قەزیەیە بەڵام ئەمە هیچ خاڵێکمان نییە بە ئیسرائیل بچی وەکو دەوڵەت هیچ خاڵێکمان باشە تعجبم دێ ڕەوشنبیری ئەلمانی تەئیدی ئەتو ئیسرائیل بکەیت یان لەو لایەش تعجبت دێ ڕەوشنبیری ئیسلامی ئەتو ئەو خاڵە وێکچوانە کە ببینی وابزانی قەزەی فەڵەستین قەزیەکی مقدسە بەڵام قەزەی کوردی قەزیەکی دروستکراوی ئیستعمار و سەهیۆنیە یعنی تەماشا ئەو تێکگیرانە عەجایبەی وەرەوە عینەن قەزەی کوردی تورکیا یعنی ئێستا کە ئەوەی دەورەی کە تورکیا دەبین زۆر بەداخەوە ئەتو لایەنگیری زاڵم بگری کە عینەن قەزەیە عینەن نزمە کاکە ئەگە برێ قەزیەی فەڵەستین قەزیەکی دینیە قەزەی کوردیش
هەموو قەزیەک زاڵم و مەزلومی تێدابی ئیلا دینیە چکە دین دژی زوڵمە لەبەر هەندێ بەڕاستی ئەمە دەمانەوێ هەنگۆش هەموو لایەک یارمەتی دەربن و قسە لە بۆ ئەوشە یعنی هیوارێک دروست بکەین لە بینی دڵسۆزانی ڕەوشنبیرانی ئەلمانی و ڕەوشنبیرانی ئیسلامی کە ئەو دابەشبوونیان زۆر ئەساسە چی نییە یعنی باوا نەزانن بە تایبەتی ڕەوشنبیرانی ئیسلامی کە وەبزان قەزیەی فەڵەستین قەزیەکی مقەدەسە و عەرەب هیچی نەکرد ئەمن ئەوەی دووبارە دەکەمەوە لە ناو دەوڵەتی ئیسرائیل عەرەب 48 هەیە ئەندامیان هەیە لە کنیسە ئەمجارش کەس باس کرد ڕای ئیسلاح سەرۆکی حرەکەی ئیسلامیە ئەندامە لە کنیسە عەزمی بەشارە ئەندام بووە لە کنیسە وەزیریان هەیە یعنی ئەمەی کورد لەبەر چێوە یەکتر ئیتیهام بکەین یەک کەلیمە قسەی بکە بەرامبەر ئیسرائیل ئەو لەوێ ئەندامە لەوێ ئەندام وەزیرە 3-4 هەزار عەرەب لە جەیشی ئیسرائیلدا ئیش دەکەن یعنی ئەم هەست دەکەم ئەو زانیاریانە ورد لە لای برایانی ئیسلامیمان نیە هەست دەکەم ئەو معلوماتانەی پێشترێش گوتمان لە لای برایانی ئەلمانی ڕەوشنبیری ئەلمانینی ئەو زانیاریانە زیاد بکرێت دەورات بکرێتەوە پێکەوە وەبی وەکو خەرچی جیان ڕەوشنبیرانی ئەلمانی و ڕەوشنبیرانی ئیسلامی هەردووک ساحیبی قەزیەکە بن ئەو قۆناغی کە ئەمە تێداینە قۆناغی ڕزگاری ئیجتیماعی ئەوەی دکتۆر ئەو پرۆژەی ئیعادەت تەشکیل عقل الكردي لو حواري را دەست پێ دەکا کە ئەمە هەموو لایەک ئینشاءالله یارمەتی دەری دەبین والسلام عليكم